ڕاستیەکەی کێشەکان کۆتایی هاتووە و نەهاتووە. کێشەکان لە ڕووی قانونیەوە هیچ شتێکیان لەسەر نەماوە، بەڵام لە ڕووی سیاسی و سیاست مەدارەکانیان هەر محاولەیەوەکەن کە لە ژێر تین و فشاری ئەوان نابم بۆی ئازادیەکەم نەکەوێتەوە دەست و نەتوانم وەکو جاران هەڵس و کەوتی خۆم و ڕفتاری خۆم بکەمەوە. بەڵام الحەمدلله یعنی ئەوەش نییە کە ئەوەندە ژێر دەستە بین، چونکە بەڕاستی ئەو 62 جارەی کە چوینەوە دادگا یعنی ئەمان خاستن ئەم فترەی ئەخیرە حیای خۆیان زۆر پێبرد ئەو حیزب سیاسی ئەم کێشانەی دروست کردبوو، چونکە پیاوانی قانون لەم وڵاتە یعنی تر زۆر پێیان شەرمە ئەم قەزەی ئەوەندە توولی کێشا و ئەوەندە بچینەوە بۆ دادگا و هیچیش لە قانونەکەیان نەچەسپێ و نەسەلمێ، لەبەرەوەی ترەوانیش بێزار بوون. کۆمەڵگەکەشیان ینی تەحملی ئەو شتانە ناکە، کۆمەڵگەیەکی قانونیە و یعنی هەست پێەکەوە یاریکردنە بە کەرامەتی ئەوان بە عەقڵیەتی ئەوان هەرجارە شتێک سازەکەن و واش دەرناچێت.